ابجال سروی مجاره هجای محمد جابری روزنامه وان و شروع سیاسی جب بصره دپرسم هجای محمد بخیرات کردستان 24 بوچی سرک وزیر عراق به تورابونا پارێزگارê بەسرا biryareke xwe helweşînîtin cihê kîtabekê duwa biket yek cêbejêkirin yek helweşandin di navbera da 24 saet nînin sebeb سڵاو لە ئێوە و ئێوارەتان باش خاتونی بەڕێز و بینەرانتان زۆر سپاس کە بانگەشتان کردم ئەمڕۆ قەزای زوبێر و لە ماوەی ڕابردوودا چەندین داواکاری هەبوو لەلایەن بەشێک لە دانیشتوانی و قازایە داوایان کردووە بکرێت بە پارێزگا و ئەم بڕیارەش چەند لایەنێک چەند بەرپرسێک دژایەتیان کرد لە حکوومەتی نێوخۆیی و لە ڕووی یاسایی و لایەن پارێزگاشەوە لە بەشێک لەلایەن ئەندامانی پارێزگاکە دژایەتیان کرد بەڵام لە قەزای زوبێر دوو بەشێک دەیەوێت ببێت بە پارێزگا قەزای زوبێر ببێتە بە پارێزگا چونکە یەکێک لە ئەندامانی نوێنەران خۆیان ڕوویان لە گەرمکردنی ئەو بابەتە کردووە لە ڕێگەی کۆکردنەوەی واژۆ و بردننی بۆ ئەنجومەنی نوێنەران دواتریش داوای بەدەستهێنانی پەسەندکردن بکەن مۆڵەتیان پێ بدرێت بۆی کارەکان بەرەو پێش ببن دواتریش قەزای زوبێر بکرێت بە پارێزگا لەلایەکی دیکەشەوە بەشێک لە خەڵکی بەسرا لە شەقام ڕەخنەیان لێگرت و ڕەتیان کردەوە پارێزگای بەسرات دابەش بکرێت ببێتە چەند پارێزگایەک ئەمڕۆ کێشە هەیە لەو پارێزگایەدا پەیوەندیدارە بەوەی چەند ناوچەیەک پێویستی بە ژێرخانی زیاترە پێویستی بە دەرفەتی کاری زیاترە لە هەمان کاتیش کێشەی سیاسی هەیە لە هەندێک ناوچەی پارێزگای بەسرا کە بۆ نمونە ناکۆکەی سیاسی لەبارەی یەکەکانی کارگێڕی و پارێزگایە کۆتایی نهاتووە چونکە تا ئێستا یەکلان نەکراوەتەوە هێژای محەممەد بۆچی پارێزگارێ بەسرا لێ دژی بڕیارە سوودانی یا بۆ پارێزگابوونا قەزا زوبێر ڕاوەستیە ینی سبب چییە؟ و بۆچی سوودانی ji ber narazîbûna parêzgarê Basra biryara xwe helweşand yan jîve kêşa بەڕێز ئەسعەد عەیدانی وەک پارێزگاری بەسرا ئەو کەسە بۆ خۆی بە زمانی خۆی لە لێدوانەکانی خۆی بە دەنگی خۆی گوتوێتی من دژی ئەوەم بەسرە دابەش بکرێت چونکە ئەو ئێستا سەرۆکی ئەو دەسەڵاتە نێوخۆیەیە کە لە بەسرا باڵا دەستە و دەسەڵاتی جێبەجێکارە ڕەتی دەکاتەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگار ڕەتی دەکاتەوە قەزای زوبێر بێت بە پارێزگا زیاتر لە جارێکیش گوتیەتی قەزای زوبێر خۆی لە ڕاستیدا و لە ڕووی مێژوویەوە ئەگە بگەڕینەوە بۆ ڕابردوو لە سەردەمی ئیمامی عەلی بن ئەبی تاڵیب ڕەزای خوای لێبێت ئەو کاتەش گوتیانە کە هەمووی یەک پارچەیە من تەنیا لە تێڕوانینی خۆمە قسانە ناکەم بەڵکو بەڕێز پارێزگار و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و خەڵکی بەسڕاش گوتیانە ئەگەر قەزای زوبێر ببێت بە پارێزگا قەزای دیکەش هەیە ئەو کات داوا دەکەن ببن بە پارێزگا ناوچە هەیە لە باکووری بەسرا ژمارەی دانیشتوانیان زۆرە بۆ نمونە لە قەزای شەتڵ عەرەب ژمارەی دانیشتوان زۆرە هەموو دەیانەوێت سەقامگیری ئەمنی و سیاسی و ئابووری هەبێت بەڵام ئەو کاتە بارگرانی دروست دەکات پارێزگاش هەموو پارەی خۆی بۆ بەرشێک لە بەرپرسانی پارێزگا دەڵێن کە حکوومەتی فیدرالی تاوای پارەی بۆ پارێزگای بەسرا دابین نەکردووە و پارەداری نەکردووە کە نزیکەی 37 تریلیۆنە بۆ پارێزگای بەسرا دابین نەکراوە خۆپیشاندان دەکرێت هەندێک پرۆژە هەیە پێویستی بە پارەیەکی زیاترە بۆی دابین نەکراوە دەکرێت ڕاوەستێت چونکە پارەی بۆ دابین نەکراوە هێژای محەممەد گاڤا نەئاڤە نەکارە بە نەخزمەت گوزاریە نەڕێ و ڕێبارن ئەف پارەیە بەسرا هەمی کیڤەت چیتن کو خوددانێت دوو زەڤیەن پەترۆلێن مازنە ڕۆمەڵا و زوبێر هەروەها بەرهەمینانە ڕوژانەیە نەفتێ زیدەترە ji 200,000 بەرمیلان دوو دەرگەهێن بازرگانی
لێنە ئایا ئەف هەمی پارە کیڤەت چیتن؟ الكل يعرف انه هەموو دەزانن يتفق بهذا الرأي. هەموو هاوڕان شقامی عێراقی شقامی پارێزگای بەسرە زۆرینەی ئەو پارەی لە پارێزگای بەسرا هەیە کە لە ڕێگەی داهاتی نەوتە بەشێکی زۆر دەچێتە گەنجینەی دەوڵەت لە حکوومەت بۆ حکوومەت لە پایتەختی عێراق دەچێتە وەزارەتی دارایی دەچێتە گیرفانی حکوومەتی فیدرالی کە بەشێک لە خەڵک بۆ شێوە ناوی دەبێت بەڵام ئێستا هەندێک لایەن دیکە لەوانەیە ئیرەیی بە پارێزگای بەسرا بن بەڵام پارەیەکی زۆری بۆ دابین نەکراوە بۆی ژێرخانی بۆ دروست بکرێت بەسرا ئێستا کێشەی پیسبوونی ژینگەی هەیە بەهۆی دەردانی گازی ژەهراوی ئێستا لای ئێمە کێشەی ئاو هەیە کێشەی پیسبوونی ئاو پیسبوونی ژینگە خەڵک ژەر خوارد دەبن بەهۆی پیسبوونی ژینگەوە لە ماوەی ڕابردوشدا ئەو کێشانە هەبووە چونکە پرۆژەی تایبەت بۆ پاڵاوتنی ئاو دابین نەکراوە بۆی کێشەی ئاومان نەمێنێت بۆیە دەبێت پرۆژەی تایبەت دروست بکرێت ئەو پرۆژانەش وەک خۆم ئەوەی بن ئاگاداربوون بەشێک لە بەرپرسان لە ئەنجومەنی پارێزگا گوتیانە ئەو پرۆژێن چۆن دەکرێت لە کاتێکدا پارەی بۆ تایبەتمەند نەکراوە پارەی بۆ دابین نەکراوە ئەو کاتە دەکەوێتە سەر بەرپرسیارەتی ئەو بەرپرسانە ئەو کۆمپانیانە داوای پارە لەوان دەکەن بۆ نمونە ئەو کێشەی لەگەڵ تورکیا هەیە کە بە تەواوی ئاو بۆ عێراق بەرناداتەوە پارێزگاری بەسرا هەوڵی داوە لە ڕێگەی حکوومەتی فیدرالیەوە ئەو کێشەیە چارەسەر بکات و لەگەڵ پارێزگاری ئیستانبول قسە بکەن و لەلایەکی دیکەوە سەرۆکی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەڕێز مەشهەدانی بە هەمان شێوە داوای چارەسەرکردنی ئەو کێشەی کردووە بەڵام نەبوونی ئاو ئەو کەم ئاویەغا بووەتە هۆی مرداربوونەوەی ئاژەڵان خەڵک تووشی نەخۆشی بووە کشت و کاڵی لاواز بووە ئێستا بەرپرسیارەتی گەورە لەسەر بەرپرسانی بەسرا هەیە دەبێت جوڵەیەک بکەن و حکوومەت فیدرالی پارەداری هێژە محەممەد جابری بەحساوان هەمی گەنداڵیا و نەبوونە پرۆژێن خزمەتگوزاری ئاو و کەرەب و ڕێوبانان دکات لە بەغدایە لە بەسرایە ببورن دەمەکیدا کو بەسرا بڕبڕەیە ئەو بوریە عێراقەیە و زۆربەی حقلên nafteyên mezin li Iraqê li Besrayê ne dîsa jî Besra wêrane ye ne av e ne karebe ne xizmetguzariye û projeyên pare jî bû têne wergirtin dihêne xarin û nahêne temamkirin. Gelek spasiya te dikim hêjayê Mihemed Cabirî rojnamevan û şrovekarê siyasî ji Besra.